بەداخەوە ئەمڕۆکە لە قەزای بەردەڕەشیش ئەو گربنەوە دەکەین گربنەوەیەکە کە وەکو ناخێک وەکو هەڵوێستێک بۆ کوردانی ڕۆژئاوا کە ئێمە ئەمڕۆکە لە قەزای بەردەڕەش وەکو جەماوەری قەزای بەردەڕەش گربوونەوە وەکو دەربڕینی هەلوێست و دڵسۆزی خۆمان بە کوردانی ڕۆژئاوای ئەمڕۆکە لە کامێرەکان دەبینین لە چاوی عەدسەکانی کامێرەکان دەبینین کە بەرامبەر بە کوردی ڕۆژئاوا دەگرێتن هەمان سیناریۆی داعیشەکە لە مووسڵ کرا و لە شوێنەکانی تکرا بۆیە ئێمە پاڵپشتی خۆمان بە ڕوح بە جەستە بە مادە بە مەنعی بە هەموو شێوەیەکەوە دەردەبڕین لە قەزای بەردەڕەشەوە بۆ عفرین و بۆ حەسەکە و بۆ هەموو بۆ شوێنەکانی تری کوردستان کە پێویستە ئەمڕۆکە عفرین و کۆبانێ هەڵستەوە و پیژیریان لێ بکەین. سامر وەکو کەسێکی بەردەڕەش چ پەیامێک بۆ شارەوانی کچ و کوڕ دیارە ئەمڕۆکە پەیامی ئێمە پەیامێکی ڕوون و ئاشکرایە هەموو سەردەمی هەموو کچ و کوڕانی ئێمەی کورد پێویستە یەک هەلوێستمان هەبیتن لەبەر ئەوەی کچ و کوڕی کورد لە یەک ڕوح و لە یەک جوسەیدا ئەویش جەستەی کوردایەتیە. تەسلیم بن کاک سامر وەڵی کوردایەتی تەسلیم بوون مەحالە. ئەمە ڕۆژئاوا تەسلیم نابیت ڕۆژئاوا بەردەوام دەبیت لەبەر ئەوەی ڕۆژئاوا لەسەر حەقا دەجەنگیت لەسەر خاک و نیشتیمان لە بۆ کوردایەتی بۆیە ئێمەش لێرەوە دەڵێن دوو کۆ دوو هەر دەکا بە یەک.